بینەرانی خۆشەویستی بەرنامەی ڕوانگە سڵاوم کاتتان باش من ئەسعەد ڕستەمی خۆشحاڵم کە لە یەکێکی تر لە بەرنامەکانمەوە دێمە لای ئێوەی خۆشەویست و لەسەر بابەتێکی گرنگی ڕۆژ قسە و باسێکتان پێشکەشەکەین. ئازیزان، وەک ئەزانن لە 19 دەسامبری گوزەشتەدا انتخاباتی ڕیاسەت جمهوری لە وڵاتی شیلی بەڕێوەچوو. ئەم انتخاباتە وەکو یەکێک لە گرنگترین ڕووداوەکانی ساڵی 2021 ئەتانم ناوی لێ بووم کە لە ئاستی نێونەتەوەی یا قسە و باسێک و بەحسێکی زۆری لەسەر کرا و هەروەها لە ناوخۆی وڵاتی شیلیش دەنگدانەوە و کاردانەوەهایەکی زۆری لەسەر بوو و ئەتوانم بڵێم کە جناحی یان باڵی ڕاستی ناو کۆمەڵگای ناو دەسەڵاتی کۆمەڵگای شیلی تووشی شۆک کرد و هەموو ئەو تەبلیغاتە و ئەو دڵخۆشی هاکە هەیان بوو و ئەوەی کە دەورێکی تر ئەو وڵاتە بکەنە شوێنی ڕەمبازێن و شوێنی تەراتێنی کۆمپانیا گەورەکانی سەرمایەداری کە دڵخۆشییان بە بردنەوەی ئەم انتخاباتە بوو لە دەستدا. لە بەرانبەردا گابریێل بوریچ وەکو نمایندەی باڵی چەپیان جناحی چەپی کۆمەلگای شیلی لە دەوری دوومی ئەم انتخاباتە بە دەستهاوردن 56% لە ئارا پێم وایە توانی ببێ بە موفەقی ببێ بە براوەی ئەم هەڵبژاردنە. بردنەوەی بوریچ لە چیە و سەرچاوە ئەگرێ؟ ئایا تەنها هاتنی سەرۆک کۆماریان ڕێی جمهوریکی جوانە؟ ئایا تەنها هاتنی چەپێکە بەو معنای کە ئەمڕۆ لە ئاستی نێونەتەوەیە چەپ معنی ئەکەنەوە؟ ئایا تەنها انتخاباتێکی عادی لە شیلی بەرگوزار بوو؟ و ئایا هاتنە سەرکاری چەپەکان لە شیلیاکە تاریخێکی مشەخەسیان ساڵانێکی زۆرە ئەو وڵاتە بووە بە قوربانی سیاسەتگەل سەرمایەداری، یانەوەی کە ئەمە ڕووداوێکی تاریخیە کە جێگای بەحس و قسە لێکردن. بۆ قسە و باس زیاتر لەسەر ئەم مەسەلەیە، بۆ شیکردنەوەی یان تۆزێ زیاتر ڕۆشنە ناو عمقی ئەم مەسەلەیە لە بەرنامەی ڕوانگەی ئەم جارەدا داوام کردووە لە هاوڕێ بەهرەنگی زەندی هەڵسوڵاوی سیاسی چەپ و کۆمونیست کە بەشدار بێ لەگەڵم و وەڵام بە چەند پرسیارێکم بداتەوە. هاوڕێ بەهرەنگ، سەرەتا زۆر بەخێراتن تەکەم بۆ ئەم بەرنامەیە و یەکەم پرسیار لێتە پرسم لە ڕوانگەی تۆوە بردنەوەی بوریچ لەم شرایەتە یان بردنەوەی باڵی چەپی کۆمەلگای شیلی لە وەها کاتۆساتێکە کە ئەبینین دنیا خەریکە لە چه وەزعیەتێکا تێ ئەپەڕێت باس لە چاکات، پێت وایە ئەمە چۆن تەرجمە ئەکرێتەوە؟ من فکرەکەمەوە کە بە لە هەرشی میش سڵامەس بوو خۆت ئەسەدیان و بینەران بە لە هەر شێ من انتخاب گابریێل بوریچ لە سەروازانم کە جلوگیری کرد لە فاجعەیەک کە بەناو ڕاست ئەفراتی لەم انتخاباتە حوزوری پیا کرد لە انتخابات نوامبرە لە دۆرە ئەوەڵا اتفاقاً پیرۆز بوو و بعد طبقەی متوسط و طبقەی کاریگەر لە شیلیا ئەحساسە خەتەریان کرد و هاتن لە دەسامبرا ڕێیاندا و بوریچیان لە دۆر دوومە انتخاب لە چەند لە حازە و ویژەس بەخاترەوە کە جوانترین ڕێی جمهورە تاریخی شیلیە بۆ معنا کە طبق قانون ئاساسی شیلی لە 35 بەرەو ئەوداتان بووینە ڕێی جمهور و ئەسڵ واجد شرایط کە لە انتخابات ریاسەت جمهوریە شرکت کرد. ئەم اتفاقە لە مورد ئیصلاح گابریێل بوریچ اتفاق کرد. لە مورد ترۆ جنبەیە وەسە کە سنەتەن لە دوای 1990 کە پایانێ دورانێ پینۆشەس و نظام بإصلاح رفراندومی برگزار کرد لە ساڵ 1980 کە بۆ تغییر نظام دیکتاتوری نظامی بەرەو پارلەمانتاریزم و بەرەو نظامی دموکراتیک بإصلاح لە شیلیا لەو سەردەمۆ
دوو نمایندەی ئەسلی جەریانی چەپیانە و حزب ڕاست نمایندەگە لە ئەحزابە ڕاست ئێسلاح لە شیلیا لە انتخاباتە پیرۆزەوەن و نکتەی مهمترەوە کە ئەم مەسەلە ویژاوێتەوە لەو لەحاظەوە چونکە گابریل هیچ لە جەریانێک لە ئێتلافە جەریانگەری چەپێ بوو کە بە ئێسلاح هێژم پێ ئەکستریم لێفت یا من حەز ناکەم لە کەلمەی ئەفراطی استفادە دەکەم چون کەلمەی دروست نییە و ئەتەین بێژم پێ چەپە ڕادیکاڵ لەو جەریانە انتخاب بوو اتفاقا لەو ئێتلافە کە بە وجوه هات پارەکە لە ساڵ بۆخشە پێرارەکە لە ساڵ 2019 گابریل بوریچ جزێک بچکترینەوە حزابە بوو کە لەناو ئێتلافە شرکەتیان کردو یعنی بچکترین حزب بوو کە کەمترین ئاعزا و قادر و لە جوبش دانیشتوویە سابقەیەک تاریخی هەست چه لە سەردەم ساڵ 2015 لە دانیشگای سانتیاگۆ بوو بە هەم باوکی هەم دایکی مهاجرن ئەمە نکاتێکە کە بە ئیسلاح جەذابیەتێکی بە وجود هاور جیالەوە کە خۆ بەحسێ مەسئلەی گفتمانێ چەپیش لەم وەسەتە شکلیگە وەلێ خۆ مهمترین دەستاوەردی بە نەزەر من ئەوە بوو کە لە ڕشتی جریانە ڕاست جڵۆگیری کرد یعنی جریانی هاتووە سەرکار کە گەرەکی بوو دوارە قانونی ئاساسیە دەورانە پینۆشێ حیا بکات من جێگەی هەست لێرە تاریخچێک وچک باسکەم لەم بۆرەدەم مەسەلە کە بیشتر تەکەم پەدیدا ئاشنا بن چونکە ساڵ 19 اعتصابات و اعتراضاتێک سەراسەری لە کل شیلیا شروع بوو لە ئەوڵ بەخاطر اعتراض بە قیمەتە بلیتە مترۆ بوو وەلێ خۆ بەم اعتراضە جنبش دانیشتوویی پێوەستی پێکرد جنبش کاریگەری بەم اعتراضە بە ئیسلاح پەیوەندی خوارد و نەتیجەی بووەوە کە دەوڵەتە وەخت کە لە سەرکارە بوو وعدەی ئەوەیەدا کە ڕفراندومی بەرگوزار بکرێ کە ئایا دوو سوالێک لەم ڕفراندوم ئایا قانونە ئەساسی شیلی ئێمە دوو سوالێک بۆخشە ئایا قانون ئەساسی شیلی ئێمە ئیسلاح بوو یان نە کولەن ئەم قانون ئەساسی ئیرادی هەست مەجلس مواسسانی معمول کەین کە مەجلس مواسسانە بە هیچ عنوان لە نمایندەگە لە فعلی مەجلس انتخاب نەوەن و انتخابات جیایك بۆ مەجلس مواسسانە بەرگوزار بکرێ کە وەزیفەیە مەجلس مواسسانە وەسەکە بێ قانون ئەساسی جدید شیلی تدوینکە ئیسە جیا دەما ئەم قانون ئەساسی چه پەدیدێکە لە شیلی ساڵ 1970 سەردەمی کودتا لە شیلی کە خۆ حکوومەتی سوسیالیست دەوڵەتە سوسیالیستی ئالێندە سەرکوو بەوێت ئالێندا کوژگێ وە کوشتار کۆمونیستکە و چەپکرد شروعەوەی مدەتی 3 ساڵ اختناع کامل و إصلاح سەرکوب وحشتناکە توسط ژنرال پینۆشێ جراوی قانون ئەساسی لە ساڵ 1970 ئەوەزە کردێ و ئەم قانون ئەساسی منتەبقی کردێ بە ئەو شتەکە بە ئیسلاح هەمێژین پێ سیاسەتگەری خصوصی سازی سیاسەتگەری نۆلیبرالی کە بە ئیسلاح ئەو عادە بەهانەیانەوە بوو کە لە دورانی دەوڵەتە ئالێندا تەواڕم 1000% بوو و 1000% عدد واقعی کە منێژم یعنی GDP تولید ناخالص داخلی شیلی لە دۆلارانی ئالێندا واقعا منفی بوو و دلیل ئەسلی یەک تحریمگەری گستەردەی ئەمریکا بوو لەو دۆرانەکە لەسەر دەوڵەت قانونی ئالێندا کردیان و دلیل بعدی کارشکەنی بەخشی عمدەیەک لە طبقەی بورژوازی و خۆردە بورژوازی لە شیلیا بوو کە اتفاقا طرفداران جدی گفتمان پینۆشە و ئەم جریانە ئاخرا بەناو کاست کە کاندیدای ڕاستگەراکە ئەفراطی بوو و 46-47% ڕێکیان بەدەساوەدا من فکرەکەم ئەم طبقە کە سەروەت بەشی عمدەیەک لە سەروەتە شیلیا لە کۆنتڕۆلیۆ بەشی عمدەیەک لە کۆمپانیگەر ها لە کۆنتڕۆلیۆ فرە لەبان تاریخە شیلیۆ تاسیری دانیاگەوە ئەتانم بێژم کە بەخصوص لە 1925 کە شیلی بوجود تا وقانون أساسي جديد أنوسكي تا بإصلاح دوران 1909 كتوهم چندین دها يمت تأثير طبقة لا عوضور ولا اتفاقات ولا مسائل مهمة شيلية بام خاطر من فكرة كم هو ك مانع عمدي كهذا السر جابريل بوريتشو أو سكا يك فعلا معموليتي وسكا سرنجام بگەینێ ئەم مەجلس مواسسانەوە تغییر قانون ئەساسی ئەم تغییر قانون ئەساسی قرارە چ بکات قرارە
وظایف دەوڵەت لە دۆرانی پینۆشە منتەبق بوو بە سیاسەتگەلە خصوصی سازی منحکم دەوڵەت متعهد کە گەورەترۆ بێتەوە و بإصلاح خدمات اجتماعی ئێراباد ئاموزش ئێراباد بهداشت ئێراباد وغيره ولی خب من گەرەکمە لە کۆتاییدا من نەتیجە بگەین لە مورد مەسەلەی مهم کرد بە دوایتر فرەتر بازیەکەم لەسەری ئەوە کە مەوانع بسیار عمدەها لەسەر ڕێگەی گابریل بۆلیچەوە بۆ ئیجرای سیاسەتکەلێ حتا لە قاڵە بەم شتە لە قانون ئەساسیە ومن خب لە ئیدامەم معتەقدم کە هەمچین سیاسەتکەلێ ئیجرا ناکرێت لە شیدیان لە قاڵە بە پارلەمان و دەوڵەت. بەڵێ دیارە بەشێکی زۆر لەو کەسانەی کە لەم انتخاباتە شرکەتیان کرد بە تایبەت لە دەوری دوومە دیار لە دەوری ئەوڵا تا حدودێک حتا چەبەکان ئومیدی خۆیان نتانم بێژم لە دەستدا بەڵام لە دەوری دوومی انتخاباتە بەشێکی بەرچاو لە خەڵک کە هاتنەوە ڕەئیاندا بەحسی ئەوە هەیە کە وەکو خۆتیش ئشارەت پێکرد خصوصی سازی بەشێکی زۆر لە خدماتێک کە لە وڵاتە بۆ نمونە تاکو ئێستش بێسلاح حەقی بازنشەستگی وەکو سپێردراوە بە بەشی خصوصی و هەروەها مەسلەی بهداشت و تەحسیڵی ڕایگان هەروەها شتایی کە جزء سەرەتایی ترین حقوق و یان حقوقی ئەوەڵیەی خەڵکێکە کە لەو وڵاتە ئەژین وە ساڵهای ساڵە مبارزەی بۆەکەن دیارە تۆ ئشارەت پێکرد کە دەبێ بچێتە سوراغەوانەوە بەڵام پێت وایە لە ئەگەری نەچوونی بە سوراغەمان و لە ئەگەری ناموەفەقبوونی لە جوابدانەوە بەم خاستە ئەوەڵیەگەلا کە جامعەی شیلی هەسیوە بەوە کاتب پای مبارزەیەکی ئەوە خیابانی لەگەڵ سیستمێکە پێشوو لە وڵاتە لە دەسەڵاتە بووە ئایا پێت وایە ئەترازات لە شیلی ئەخەفی ئایا پێت وایە مبارزە لە شیلی پاشەکشە کاتیا چۆنە بێت ئەو جنبشەکە لە ساڵی 2019 بە نەتیجەگەی اعتصابات و اعتراضاتی بە نەتیجەگەی و ئیتواقا نزیکەوە بوو کەسن قلابێ بکات لە شیریا و خب ئەم ئیتفاقە نەکەفت یعنی دەوڵەتە وەخت وعدەی بەرگوزاری انتخابات مەجلس مواسسانیدا کە قانون ئەساسی دۆرانی پینۆشە عوەز بێت فعلا من فکرەکەم ئەم جنبشە خاستەیە ئەمە بووگە تا ئەم نقطە ولی لەم لاو ئێمە قسمەتێک پنهانە ماجرامانس خەوەرێکە فرە نظر من جلب کرد اتفاقا لە مورد مەسەلەی شیلیۆ ئەوە بوو کە وەزیرە ترانسپۆرتیشن یعنی وەزیرە حەمل و نەقل عمومی لە شیلیا ئۆتۆبوسەکانی ئەسەن منع کردوکەوە ڕۆژە بین لە مەناتقە فەقیرنشین و محلات فەقیرنشینە کەسی بوون بڕێ ڕایبە یعنی ئەسە خۆیان کارێکیان ئەیانزانی کە واقعا گفتمانە چەپە ڕادیکال ئەو شتێکە شیلی دوای سێ دەهێ سەرنگونیە بە ئیسلاح پینۆشۆ پێ نیازی بوو بەشی عومدەی تەبەقەی کاریگەر لەم ناوەمە دەیتاگەلێکە من فکرەکەم لە حتا لە ڕسانەکە لە جەریان نەستی و مەینستریمە پنهانەمێنێ کە تەوەجوی پێ ناکرێ و فرێک لە تحلیلگەرگەن متاسفانەم فاکتۆرگەلە نایرنەوە سەد یعنی ئەو شتێکە مەسەڵەن تەفسیریەکاتەوە ڕۆیترز لە مورد انتخاباتی شیلیۆ ئەوەسەکە طبقه متوسط و تحصیل کرده لشیلیا لدور دوم انتخابات احساس خطری کرد چون بوتی راست افراطی لدور ولا برنده بود و حتما گابریل بولیش رایده و نقش طبقه کارگر و نقش به اصلاح مانوفاکتورینگ من گرک ببیجم که ام جنبشه که خیابانه هست اما فعلا نتانیم زنیم که بر اساس چه عنصر خلیق حرکتك و منطق حرکتی چست چون جریانی که به اصلاح ئەم شتێکە بسابتی کردگە جریانی نەبێ ڕاحەت و مفت بڕێتەوە بۆ ماڵدان میشێت وە قانع بێ بۆ وەزعیەتە چون لە ساڵی 2012 هە لە خیابان لە ساڵی 2012 خەریکە ئەترازەکە یعنی ئەو شتێکە لە 2019 اتفاق کەف حاصل 7 ساڵ مبارزە لە شیلیا بوو کە فازگە لە مختلفی تێ وە خۆ بە حاڵ میوەی ئەم جریانە و میوەی ئەم ئەترازە بووگە کە چەپێک متفاوت مشخصات چەپە متفاوتە دا کانتکس ئەمریکای لاتینە وەسەکە خب ئەو شتێکە لە ئەمریکای لاتینە تاریخەن حاکم بووکە بە دروست بە نەزەر من
حاکمبوون گفتمان جریان گفتمانگەلی زەد ئەمپریالیستیە چون نەخش خاڵەتە ئەمریکا لە دورەگەلی مختلفە تاریخیە چ لە کودەتاگەرێکە لە ئەمریکای لاتینە کردیە چ لە تاغیری حکوومەتگەریە چ لە تەحریمگەری اقتصادیە چ لە ترۆرە ڕاهبەرانی مردمی ئەمریکای لاتینە هەمشی دێمە لە موردی قساکەین کودەتای ئەمریکایی اتفاقی کەوتیا لە ساڵ 1970 خود بۆ خود چەپێکە لێ ناڕۆشتەکە بە نەزەر من بە دروست لە نقطەی زد ئەمپریالیستیە وێسی ولی به نظر من ئەو شتێکە خۆ بەرجەستە لە چەپ ئەمریکای لاتینە متاسفانە فقط ئەم گفتمانە زد ئەمپریالیستیەسە کە خۆ ئەم گفتمانە زد ئەمپریالیستی لە خودی کشوەر خۆیانە گرێهی نەخواردا بە مبارزات عمومیە طبقەی کاریگەر متاسفانە شکافی هەرچەند کە من بازم گوتم مثلا لە سیاستگەری ئیڤا مۆرالیس دفاعەکەم لە حوزەی محیطی زیستە لە بولیڤیا یا لە جێگەگەلێکە هۆگۆ چاوێز لە حوزه اقتصاده لبحث اقتصاد متمرکز سوسیالیستی تحولاتي که بوجودی او هم لمورد سواد آموزی و هم لمورد بهداشت و واقعا چشمگیره کوبایش نبونه جالبی لمورد مثلا ولی اوچته که ایمل شیلیایی‌نین کاملا جنسیت متفاوت یعنی به نظر من بیشتر تعنی به چپ نو و چپ مدرن که به شدت مثلا سمت سوگل ضد نئولیبرالی فراتر بارزتیاتا ضد امپریالیست بەخاطر بەر لە هەرشێ ئێمە بزانین شیلی کشوەرێکە بەخشە عمدەی لە مەنابعی مسە و خۆ بەرحاڵ ئەم مسە سادرەکات و یەکی لە گەورەترین تۆلیدکونەندەکانی مسردا ئەمریکای لاتینە خۆ حتا لە دەورانی پینۆشە ئەم مسە دەوڵەتی ماوە بەش عمدەی جۆرێکی پیازکەر ینی لە توو لەم 30 ساڵەمە ڕەوەندە 30 ساڵەس کە لە شیلیا تێبووە دوای پینۆشە نەتەنها وەزعیەتی تاغیری نەکردە بەڵکە نۆلیبرالیزم بیشتر و بیشتر حتا لە دەورانی پینۆشە هجومی هەوڵگە بەرەو سەم شیلی و حتا لە چەند ساڵ ئاخیرا خەریکن بەشی عمدەیەک لە معادنە مسیش خەریکن واگوزارەکەن بە بەخشی خصوصی لەمە بیگرن ئەم اتفاقا کە فێ ئەم جەریانە کە فێ لە اقتصادی شیلیا و خۆ بەرحاڵ ئەمە تاسیرات نتایج سیاسی خاص خۆی دانی لەبانە موضوع مسألة بخاطر چپی که لیره شکل گری لقالب چپ پارلمانیا اشی به نوعی به نظر یعنی من لچوارچو کمونیسم اصلا نکم اما تعریفی جیاب کنه لچوارچو دولت سوسیال دموکراتیک سوسیالیست پدیده که خب به حال تک کمپانیگل مختلف چند ملیتی طرفه پیمان قرارداد تجاری مهمی که تک آمریکایی امضا کرده لە دهه 1990 به بعد تک اتحادیه اروپا پیماننامه تجاری هست جزء G20 رشد اقتصادی سال 2004 به بعد تجربه کرده و بش عمدەیەک لە موفقیت اقتصادی لە چوارچۆ نظام سرمایه‌داریە که اتفاقا لطرف تردستان و فقیر سازی گسترده اقتصادی صورتی گرفته لە شیلیا که نتایجی بینیم لتو مسئله کمپانیگل چند ملیتی و کشورگل مختلف اروپایی و آمریکایی ورودیان کرده به شیلی و تأثیریان بوده بنابراین چپی که به اصطلاح رقابته که 2 سال لما بل انتخابات شکلی گرد بود که نماینده معرفی کرد چپ افراطی گابریل بوری شانسی فراتر نسبت به نماینده حزب کمونیست شیلی بود چون خب حزب کمونیست شیلی و مشخصات سنتی احزاب ئەمریکای لاتینی هم من ناتوانم ئەرزیابی کەم سەمپاتیم هەست بەم جەریانە چەپنەوە لە شیلیایانە چون نەتایجی بۆ من کامڵەن مبهەمە لە چوارچێوەوە کە بە دەلایل متعددێک ئایسە بەحسم کرد کە ئەم کۆمپانیگەلە وجودیانەست و گرێهیان خواردە بە اقتصادی شیلی بە چەپ پارلەمانی و بە تغییر حتا قانون ئاساسی ناتوانن ئەتانن کاریان سەختە بکەن و کارم کۆمپانی ولی ناتوانن لە چرخ اقتصاد شیلی دوریان بکەن چون جریان چپ به اصلاح رادیکالی که در شیلی هات که سرکار من نم دیگه یعنی برنامه فرقریام دیتای دروست به دست بیارم که واقعا لچوارچو اقتصادیه آیا فقط به مسئله تغییر قانون اساسی بسنده کرد که لطریق قانون یا لطریق افزایش مالیات به طبقه بورژوازی و مثلا تانی جلوگیری که لرشد اقتصادی جریانه من فکر کنم که اصلا بعیده یعنی تاریخاً لهیچ کنی لدنیا
هیچ کام لە مبارزاتن یان تانیگە محدودیان بکەنەوە چون لە جگەی ترۆ تانیگیانە دوایە ڕۆشتۆ بکەنەوە ئەمەشە بە نەزەر لە مۆرد شینی لە مۆرد شیلیۆ هەست بەم جهاتۆ من فکرەکەم فرە بەدبینم وەلی خۆ باحاڵ لە تەرەفی ترۆ ئەگەر ئەو جونبشەوە هاتکە خیابان لە ساڵ 2012 حزوری هەست و بەسڵاح بەشێک لە حافزەی تاریخی 7 ساڵەی شیلی پۆرکرا ئەگەر بڕێتە بەرەو بە نەزەر من ئەتانین بێژین کە حتا ئەتانە بە گابریل بوریچ رازینەوەی و لەمایندەی تر معرفی بکە یعنی مەجاڵ نات بە دوارە بەڕاست ئەفراتی قدرت تغییر ئەم ساختارە بە نەزەر منە لە گەرەو یەکدانە انقلابێک متمرکز و کاملا اجتماعی کە بتانێت تۆ بەدەنەی اجتماعی شیلی بەخۆی دەرگیرکە کەزادێ عمدەیەکە لە شیلی کە هەست وتم بەشی سەنینە جەمعیەتە ئەم جەمعیەتە 46% ئەچن بە نمایندەگی لە ڕاست ئەفراتی ڕایان بە نەزەر من چاڵش عمدەرم جەمعیەتە کە لەوە قسەکان و شێرم کرد چون لەبان تاریخی شیلی و تاثیراتە خۆیان یاندانیان وتراکە سانتیاگۆ لە سێدەهەی ئەخیرە یەکی لە شادترین شەوەکان خۆی ینی یەکێ لە شادترین شەو ڕۆژەکان خۆی بە دوای ئەم انتخاباتە نیا پشتسەر خەڵکێکی زۆر ڕژیانە ناو خیابانەکان خۆشحاڵی و شادی خۆیان دەربڕی و پێیان وە بوو کە مبارزەی کە ساڵهای ساڵە ئەیکەن خەریکن بە نوعێک سەمەرەکەی بە تێپەڕانن انتخاباتێکە بینن دیارە هەموو شتانێک کە تۆ باس کردوە هەموو قسانێک کە هەیە کە دوای انتخابات چی ئەگوزارێت ئەسڵان چشت گەلێک ڕوو لەم سەرکەوتنە ئەکا کە چەپەکان بەدەستیان هێناوە تەنانەت حزبی کۆمونیستی شیلیش یەکێ لە نمایندەکانی لە سخەنڕانی کە ئەڵێ کە باوەڕ بم بردنەوەیە ناکەم یعنی بە نەوعی خۆشیان شک ئەبن کە بە شێوەیەک ئەم هەموو لە خەڵکتێن بە ئەگەر چی شایەت خلافەکان زۆر لە ئاستێکی سەرەوانە بێ بەڵام بردنەوەیکی وا بەدەستێرن زۆر کەسەڵێن کە لە دەرەوەی شیلیش دەبێ ئەرزیابی بکەین تۆ پێت وایە بۆ نمونە ئەگەر لە یەکێک لە وڵاتانی ئەوروپایی وەکو مەسڵ ئەم وڵاتانی سکاندیناوی انتخاباتی لەو جۆرە بەرگوزار بێ ڕاستەکان دەسەڵات ئەدەن بە چەپەکانیان ئەوان بەرعەکسەی دەن بەوان زۆر بە ڕووداوێکی تەبیعی چاودێکرێتەوە هەر کەسە چێت سەر کاروباری خۆی ڕەوەندێکیان بۆ خۆیان دیاری کردوە بۆ شێوەش نەبەرەوە بەڵام ئەوە فەرقەکە پێت وایە تەئسیراتێکە لە ئاست بەینالملەلی و نێونەتەوەیە لەسەر ئەم ڕووداوە ئەبێت چییە؟ ئایا وڵاتگەل گەورەی سەرمایەداری کە ئەسڵەن ساڵهاسیان چەندە هەستکە شیلی وەکو گرێکی ژێر خاکستەر تواشاکەن پیان وایە کە هەر لەحسە احتماڵی هەست ئەم خەڵکەی کە تاریخەن بەشدار بوون لە مبارزەیەکی توولانی مدەتە ممکنە سەر هەڵبنەوەوانە پێت وایە تەئسیراتی ئەوان لەسەر ئەوزاعی سیاسی و منتەقەی شیلی چییە بێ؟ قەتعاً من فکرم لە بەشێ اقتصادی شیلیا تۆزیح هەمدا کە چەندی حضورە ئەو پەیماننامەگەلی اقتصادی و حضور کۆمپانیگەلی بینالملەلی لە شیلیا مهمە و خۆ بەحاڵ شیلی کردگە منبعێک بۆ سەرمایە گوزاری خارجی کە جەذاب بێت بەخۆ بەحاڵ معمولاً ئەم اتفاقە لە کیشوەرگەلێکا کە پێکە نیروی کار ئەرزانە مەنابع گرانە یعنی هەمزەمان شیلی ئەم دوو شەرایەتیە هەست بۆ ڕۆشە نێۆلیبرالیزم بەخاترەوە سەر لە ساڵە 1970 ئەسان ئەنێرنشون ئاغی فریدمان لەبانە خوێنە کۆمونیستکە و ڕێژە بڕێ لە سانتیاگۆ پیادە بێت ڕێژە ناواپیلۆشە بینێ و تزگەل اقتصادی خۆی لە دانشگای شیکاگۆ ئینە بکات ئازمایشگاوە پیادە بکە خب شیلی بەم دەلیلەوە بە نەزەر من لە سەحنەی جەهانیە لە بەخاتری گرێ خواردن تاریخچی بە تاریخ نێۆلیبرالیزم بەرجەستەس یعنی و هەمیشە مهم بووە تەحوڵاتی وخب لە بعدێ بە نەزەر من ئەو شتەکە ئیلهام بەخش بوو جنبشکەلی اجتماعی و جنبشکەلی سیاسی لە لەو بەشەوە کە بەسڵا
لمعادلات بين الملليات تأثير عجيب. ولی خب لبش الهام گرفتن جنبش اجتماعی و سیاسی من فکر کنم که ام اعتماد به نفسات حداقل هو بش جنبش كلي كالإيران که جنبش دانشجویی تعني تحولات للشيء بوجود به باعتراض كابلن صنفي شلون بالصاد وزاري وفكري شو نكن كتسكيري نوغا فكرة ونكن كبوليس دشوريشي نوغا زنداني سياسي نوغا بإصلاح حكم قلت طولاني مدتي نوغا رفعندن بنيام قلت نوغا تو ام كاشن شكاني قلت شل دوران بينوشة شل حكومة قلت دواي بينوشة لمورد فعالين السياسي وكاريجري ودانشجو لشيلية اتفاق بنابراين ام جنبش تاني خوي اجتماعي وكاتو خوي تكسير كا الشرائط كهم سركوب رسانية وجيش رسانية نادر بي وهم خب حق يابان تركناك نظام صحنا قل السركوب سال 2019 عند فكر بك شون وارد دانشگاه و اصلاح پلیس زدشون شو او جمعیتی با لبل پلاستیکی و با ماشین هاپاش متفرقه من فكرة كم أمس صحني شاب قبل إيران بأبعاد سركوب الشديد خليك اتفاق كفي واللي أم اعتماد بنفسات كبنظر من كجنبش كل اجتماعي لإيران أتاني تغيير إيجاد وبشي لم تغييره بنظر من هاوبيماني تجنبش كل كهز كل جيران دنيا اتفاق كفي يعني طبقة فقير وهجار للشيرية تجربة يكساني يعني استكروتش تكا إمام بناء طبقة فقير وهجار للجمهورية الإسلامية يعني بسبب معناه تعريف فقر مطلق وفقر نسبي كل هر جامعة كان متفاوت ولی خو اوانی شان نجار باره گاره مزدی و ها نجار باره سیاست گلی خورد کننده اقتصادی و لا مسئله حق بعض شخصی و لمجال تامين اجتماعي وجديتها سائر المسائل ولی اوش تبع عنوان دستاورد من الشيء اللي ناعي تعيب ولا انا زي ما نقطه مهمه كتعني درس مهم بوجود المشكله الاجتماعيه شتي نوع بورجوازي اتاكا بورجوازي تنيدا يعني مبا باصلاح كمترين شتي بهاي بكداي لصاد وزاره النزاكه جيرو بيمانا مين ذاك وقتي اوكي من انتخابات مجلس الوزراء وتواو تشتكى الشيليان باي 1973 اويت تقريبا 57 سال مو 57 سال مو تحولت مهم للشيلية اتفاق وأم تحول مهمة واختيارين بلو تواشاكين من فكرة كم كان أما السيرة يكل الالترناتيف كذا اتفاقا كميني كذا قبل جامعة إيران بمعنى شيلي كردن وضعية إيران بمعنى وكا بازير قال أصلية تغيير الجمهورية الإسلامي نظامي قلب بإصلاح جريانات الراس الإفراطي والنمايندگانی بن وأمانين لأم عرساك بازي بن وشبه بوجودته أنا اتفاقك للشيلية يعني منابع جران ونيمي كار هرزان كل مورد إيران كاملا هردو أم شرائط اتفاقا موجودة وببهاني وكا يمن بتاني بإصلاح منابع أرزان كينو نيوي كار هرزان تركين سينم سياسة بلي جاكن رزاي پادوي شتيك جزء أقصى بلكاش بينوشي أو نمايندگی راس افراطی للشيلية كان ناكا مجاهدين قصيك جزء وناكا يعني أصلا برنامج جزء ما يعني وبنظر لما لم باريشو شباحته سياسي واجتماعية إيران والشيلي بل درك التفاوت كان يعني بنظر لبورد هو كمحلي كبروشن وليبراليز وجاي سياسة بالخصوص السياسي أتعني فريق لبان جنبش كده اجتماعي معلمان ولبان كاريجري ولبان دانشجو قالوا تأثير دابني وخبر حال تسكر خي بقى أما شيء طولاني ولي بنظر من أو شيء جنبش كده اجتماعي أنا نشيل سري وشيابنا وتجربة شيء بمعنى وكا لكناره سرنگونی جمهوری اسلامی چنین مهمه ابعاد او که نتایج سرنگونی سرکار هاتن چه سیستمی که و چه روندی که باسه مهمتره چون او بالا که ل 57 ساله ل 58 ساله لمورد شیلی و اتفاقا اگر لمورد ایران اتفاق که تو کانسه کانتولا گیجیتا بعضم وضعیت به وجود بکه به اصلاح تغییر بوجود بله آخر پرسیار مواسا پێت وایە چ زەمانەت ئەم سەرکەوتنە چه
وەکو بەرەی خەڵک کە پێیان وایە سەرکەوتنی گەورەیان بەدەساوردگا و چە وەکو بەرەی چەپ کە پێیان وایە سەرکەوتنی گەورە و بەسلاح لەوانەیە حتا بەشێکی ژیان چاوەڕوانیان نەکردوێ چ شتێ زەمانەت ئەمە ئەکات هیچی زمانەتی ناکات ئەسەن یعنی زانی چۆنە من فکرەکەم تەنیا شتێکە ئەتانیان پرۆسێکە یعنی ئەم مبارزە لە شیلیا بە نەزەر من بەخاترەوە ویژەس وتم 7 ساڵە نەچوو دەسەوە 8 ساڵە 9 ساڵە 2019 تقریبا 9 ساڵە نەچوو دەسەوە بۆ ماڵ یانە نیشت مدام حضوری بووگە لە خیابانە اشغاڵی کردگە کلەیمی کردگە ادعای کردگە خیابانی ادعا و بە ئیسلاح تانیگە دەستاوەرگرت فرە مهم درەخشانی لەم لە حازۆ فرە فەرخەکاتەکە و داستانی سوسیال دموکراسی کە لە سوێندا مەسەڵەن بە بەرنامەگەری ئۆلاف پالمۆ یا مەسەڵەن لە ئاڵمانە کامڵە نەوێتە سیاسەتێک دەستوری و فەرمایشی بۆ جلۆگیری لە پیرۆزیە بەسلاح انقلاباتی کۆمۆنیستی لە ئاڵمان غەربی من فکرەکەم ڕەوەن تەحوڵاتە لە شیلیا بەخاتر مهمە کە دەستاوەردە جنبشێکە ئێمە فەراموش نەکەین کۆمۆنیستکە هەمیشە لە مبارزات سوسیالیستیە دەخاڵەتە وەسعیان بووە هەرچەند کە سوسیالیزم ئارمانە کۆمۆنیزم نییە بە معنایەوە کە ئارمان کۆمۆنیستکە لە وەسع اقتصادی دەوڵەتی بێت و هەرچێشتە تۆلیدکە و بازەمە و پایەگەلی نظامە سەرمایه‌داری و کارەموزگی حیزکە قەتعەن ئەمە نییە وەلێ مدام بە سوورەتە گستەردا لە مبارزات حتا ئەگەر پاڵەمانی بووە دەخاڵەتیان بووگەوە شرکەتیان کردن بە نەزەر من بەشی ئەوندێک لە چەپ لە شیلیا قانع نییە بە بوریچ و احتمالە فرە باتەوە بۆ ڕەوەندە حرەکەتێ چەندین ساڵەی گذشتەی بە نەزەر من ئەگەر بوریچ خەتا بکە دوارە تێتەوە بۆ خیابان و دوارە متاڵباکە حتا بازم وتم لەم دایشەوە فقط یەک تەرەفە بازیگەرە ماجراست بازیگەرگەترە ماجرا بە نەزەرم جریانە ڕاست سفراتیە لە شیلیا کە تاریخەن شیلی کشوەرێ بووگەکە هەر وەخت چەپ قودرەتی گرگا جریانە ڕاست کە لە بەشی نظامیە اتفاقا هەمیشە قودرەتیان بووگە هاتکن و ئیسلاح هەم یا کاشکەنیان کردە یا اتفاقەکەدا ساڵ 1970 بەرحاڵ کەمی شیلی مەسەلەی پیچیدەترە و شتێ نییە کە بە نەزەر من غەڵەتە فرە غەڵەتە بێژین کە ئەم اتفاقان ئەکەفی ئەم جریانە بە وجودی چون فرە متمایزە لەو پەدیدەگەرە کە لە ئەمریکای لاتینەتە میش سایم کرد تەمایزەکانی بەیان کەم تا ئەنازێکە بۆچە ویژەست زۆر باشە من ئەگەرچی وتم پرسیاری کۆتایشمە بەڵام پرسیارتم بۆ دروست بۆ حەزەکەم پاتەوەجوو بە مۆقعەتێکە تۆ تیاهەی لە حاڵحازدا ئەو سوالت لێ بکەم دەنگدانەوەی ئەم مەسەلە لە ئەمریکا لە شەری ژیانی تۆ دەنگدانەوەی ئەم مەسەلە چی بوو باتەوەجوو بۆی کە ئەمریکا هەمیشە تەوەجووی ویژەی بە شیلی کردگا قەتعاً یەکێ لە شەریکە اقتصادی مهم ئەمریکا بوو حتا دوای پینۆشە و کۆمپانیگە لە ئەمریکایی لە شیلیا هەن معادلات معاملەگەری مس بین ئەمریکا و شیلی بەرقەرارە و خب بەرحاڵ لەبارە ئەوکە ئەگەر لە شیلیا اتفاقەکە پێممکنە لە ئارژانتین و برزیل و لە چون هەروە کازانی بە شدەت جریانە چەپ لە برزیلە دوارە خەریکە قودرەتەگرێت و بە احتمالە فرا ئێمە لە چەند مانگ ئایندا باتەوەجوو بۆ پیرۆزیەکە لە شیلیا کەس بووگە حضورە خیابانیمان بێ لە برزیلە و حضورە چەپ بە سوورەتە خیابانی بینین جریانگەری اجتماعی و کاریگەری و ژنان و ئیسلاح دانیشتووی خەتەرێک ئەمریکا ئەحساسیەکە مەسە چون بێسلاح لەم لایشە و هاتکە پاراگوای تەحریم کردە لەم لاو هاتکە بێسلاح و اتفاقاتەکە لە مۆڵی ڤێنزوێلا و کە سوورەتی کرد ئەمریکای لاتین بۆ ویڵاتە متحدە ویژەست بە دەلایل متعدد هەم بە دلیلەوە کە محل استخراج ئەنرژی و مەنابع ئەرزانە ئەیسە بەشی عومدەیەک لە مشتریە نەفتە ئەمریکای لە ئەمریکای لاتینەوە ئیتر ئەو وابەستگی بە خاوەرمیانە و ئۆپێک کەمتر و کەمتر و کردەسەوە چون هەم ئەرزانە و هەم ئەوە کە جابجایی ئاسانە نزیکن بەیەکەوە خۆ تەرجیح حاکە لێ نابەرداشتە و خۆ هەمیشە ئەمریکا سابتی کردگە ئەم مەنابع لە معادلەیەک و معاملەیەک وەک بەشەر کە بێن لە پشت مێزێک و دانیشتن بەدەستی ناوەرگە هەرزان بەدەستی ئەوەرگە یا مفت بەدەستی ئەوەرگە یا چووکە کودتای کردن یا دەوڵەتکەری هەوەس کردن خۆ بەرحاڵ تاریخچەی ئەمریکای لاتینەوێنی
محل بەرداشت مەنابع بووگەتەوە تاراجی بووگەتەوە سوود ئەمریکا. من فکرەکەم کە تحوڵاتی شیلیش تحت تاثیر جدگەلەسە کە لە ئەمریکا تاریخەندا ئەو منتەقە ئەنجامی داگە ئەمریکا بە نەزەر من ترسە ئەسلی ذهنیە یعنی ذهنیەتێکە ئەم تحوڵە لە شیلیا بوو جنبشکە اجتماعی لە ئەمریکای لاتینە بەوجودی هەم ممکنە کە عەلەیه بإصلاح سەرانە حکوومەت کە بەناو کۆمونیستگەلەوە نێخەمەناو کرۆشە لە بولیڤیا یا لە ئێکوادۆرا یا لە ڤێنزوێلا بەسەر و کار هاتکن کە ئاغا تۆ حتمما نایبێت بوویتە ڕاستەفراتی کە تەک مەسەڵەن مادۆر وا مخالفەتکەی ئەتانی ئەم جنبشی چەپ ئالتەرناتیڤیشە هەست ئەتانێ حتا بۆ مادۆرۆ ئیحساسە خەتەر بە وجود بێت کە سەر نبوو کەم فەقیر سازیگەر بۆ سەردەی اقتصادی بە وجود داون لە بوو سایر سەرانە حکوومەت لە ئەمریکای لاتینی بە حاڵ گوتم هەر دوو تەرەف ئەم ماجرا ئەتانی تاسیراتە خۆی بدابن. بەڵێ زۆر سپاس دەکەم. من پرسیارێک منە ماوە ئەگەر خۆت لە کۆتاییە شتێک بە لازمە زانیان جەمبەنیک تست لە خزمەتتا من. حتما من فقط بۆ ڕۆشنکردنەی ماجرای من مثالێکم دادێ کە وتم ئەم دەرسکەدە مهمە بۆ جنبشکە لە ئێران لەو لە حازە بە نەزە من مهمترین دەرسی اعتماد بەنەفسە یعنی ئەو شتەکە جنبشی دانانیشێ و پیرۆزیگەل و دەستاوەردگەلی بەرجەستا بکاتەوە و خۆ شکستەکانی واقعان ڕەدەکاوە ڕەدی لێ ڕەدەوێت ئەم اتفاقە و ڕەوەندە لە مورد جنبشکە اجتماعی لە شیلیۆکە چون نقش سازماندهی فعال نیروگەل چەپ و کۆمونیستیا بەرجەستە بوو یعنی شتی خود بە خودی و شتێنەوە فقط تەزادێک لەو جامعە بۆ وجوداتوێ و مردم عەسەبانیون قەتعاً تێن اعترازەکەن ئێمە ئەم ڕەوەندە لە ئێرانە لە دەیمان 96 عەبان 98 تا بەسان 1400 خەریکین ئەوینی وەلێ بازم بە نەزەر من عنسورێک لەم وەسەتا خاڵیە ئەو عنسورە بە نەزەر من عنسورە ئاگاهیە کە واردێ ئەم ماجرا بێ کە جنبشکە قەرار نییە تا ئاخر یعنی ئەو ڕۆژە تێن بۆ خیابان تا ئاخر پێش بچن لەکوێ ناقەبنشینیکە لەکوێ دوارە تێجیجە نیروکە لەکوێ پێش بچێ ئەمە بە نەزەر من لە مورد شیلی و اتفاقکە امیدوارم کە حداقل جنبشکە اجتماعی و کاریگەری و ئەم دەرسە بووینن ئەم اتفاقە بووینن و بە دیدێک انتقادیترە و ماجرا پاشە. زۆر سپاس بۆ ئێوە هاوڕێبێرن زەندی کە لەم بەرنامەی ڕوانگە لەگەڵم بوون بینەرانی خۆشەویستی بەرنامەی ڕوانگە لێرەدا بەم شێوەیە هاتینە کۆتاییەکی تر لە بەرنامەکانی ڕوانگە کە تایبەت بوو بە لێکدانەوە و قسە و باسێک سەبارەت بە هەڵبژاردننی سەرکۆماری لە شیلی و کاردانەوەکانی چەلەئاستی ناوخۆیە وڵاتە و چەلەئاستی نێونەتەوەیی و هەروەها تەوەقعاتێک کە لە سیاسەتگەل جناحی یان باڵی براوە بە دوای هەڵبژاردننی شیلی چاوەڕوانەکرێت. سپاسان دەکەم کە تا ئێستا هاوڕێ ڕوانگە بوون و تا ڕوانگەیەکی تر کاتێکی شات.